خوێنەواری بەیانیتان بە سڵاتان لەبێت ئەمڕۆ کۆتا ڕۆژی یەکێک لە دادە گەورەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق جاردا ڕۆشنگەری و ڕۆشنفکر و ڕۆشنبیریەکان و ئەو بابەتی کە هەمیشە دەڵێن پێشانگای نێودەوڵەتی کتێب ناوەندی هەزاران کتێب ناوەندی هەزاران چاپەمەنی ناوەندی ینی ساڵان نەکاین بینین کە ئەمە لە حوتەمین خولیا بە بەردەوامی ئەم پێشانگایە بڵین پێشانگای نێودەوڵەتی کتێب دەبێت وەکو سەرچاوەیەکی گەوری لێ هاتووە بۆ خوێنەران بۆ توێژەران. بۆم ساڵیش خولی حوتەمی بەردەوامی هەبوو هەر لە نێو شاری سلێمانی و لە پێشانگای نێودەوڵەتیدا هەزاران ناونیشانی جیاواز و هەزاران ناونیشانی نوێ کە من لە سەرەتاوە خۆ بڵین یەکەم ڕۆژی کردنەوەی پێشانگاکە ئەوە مامەژە پێکرد بە نزیکەی 3000 ناونیشانی نوێ لە نێوەوە پێشانگایەدا بوونیان هەبووە و ئەمانە یەکەم جار بووە کە خوێنەری کورد توێژەری کورد پێیان ئاشنا بێت. ئێستاش پێشانگاکە کۆتا ڕۆژێتی لە دیمەنەکان دەبینن کاگڕێگر ئەگەر هەوڵ با دیمەنەکان زیاتر بگوازێتەوە کە لێرە بەردەوامی یعنی خوێندکاران هاوڵاتیان دێنە نێو پێشانگاکەوە لێرە دەیانەوێت کتێبی دڵخوازی خۆیان هەڵبژێرن و هەر یەکەیان با پێی خواستی خۆیان بۆ نمونەوەی کە حەزی لە مێژووێ دەچێتەوە با ناوەندانە دەگەڕێکە بابەتەکانیان زیاتر مێژووینەوەی کە حەزی لە بابەتی فەلسەفە و بابەتی شتی جیاوازتر بێت یعنی ئەو ناوەندانە دەگەڕێن کە تایبەتن بە ئاڵێنەوە حەزوو خولیاو خواسانی خۆیان بۆ خوێندنەوە. سەرەتای دەستپێکی پێشانگاکە من هەر لێرە لە ناوەندی جەمال عەرفان کە ناوەندی جەمال عەرفانیشەکە لە ناوەندە گەورەکان لە شاری سلێمانیە کە باڵێن ساڵانە ڕێژەیەکی زۆر لە کتێب و ڕێژەیەکی زۆر لە ناو نیشانی کتێب وەرە گەڕن هەم تاپەکەن و لە سەرە کوردەکانیش سەرەتا هاتم کاگو یا پرسیارم لێ کردی وتم پێش یاخود بڵێم ئەم یەک دوو ڕۆژە پڕفرۆشترین کتێب لایەوە چی بووە لە کۆتا ڕۆژی شا حەزەکەم هەمان پرسیار بکەمەوە پڕفرۆشترین کتێب لە ناوەندی جەمال عەرفان چی بووە چ کتێبێک خواسی زۆر لەسەر بووە خەڵک دێ بۆ کڕینی کتێب جێگەی دڵخۆشی ئەمە بۆ ئێوە. سەرەتا بەخێر و سوپاس بۆ گرنگیدانی کەناڵە ڕەنگینەکەی کورسان بە بابەتی ڕۆشنبیری و کار ڕۆشنبیری لە کوردستان. هەروەکو سەرەتاش باسمان کرد ئێمە بە پلانێکی پێشوەختە و بە زیاتر لە 111 ناونیشان نماوەیەکی باش خۆمان ئامادەکرد بۆم پێشەنگایە ئەم خولەی پێشەنگا بەڕاستی ئەتوانم بڵێم هەندێک لە بەرهەمەکانمان کەوتنەتە کێبڕکێ لە ڕاستیە من لە یەکەم ڕۆژەکانە باوەڕم ناکرد بۆ شێوازی بەڵام لە چاپکراوەکانمان کەوتنەتە کێبڕکێکی پێشکی دەکرێت بەڵام ئەوەی کە دیار بوو زیاتر لە بابەتە فەلسەفی و مێژوویەکانە ئەمەتوانین بڵین چاپکرا و فرۆشەکانمان زیاتر لەو دوو بابەتەیە خۆی بینی کە مێژووی فەلسەفەی کاپستۆن و لە بواری ئەدەبیاتی جیاکۆ بەرهەمی نووسەری گەورەی کورد ئیبراهیم نووسی بووە لەگەڵی ژیا هەندێک سەرچاوەی تایبەتی مێژووی لەسەر سەلاحەدینی ئەیوبی بابەتی زیرەکی دەست ئەم چاپکراوانە کە لێرە بوو هەمان شێوە زنجیرە دەوڵەمەندی کتێبخانەی کوردی و گەورەترین پرۆژەی کتێبخانەی کوردی زنجیرە کتێبەکانی ئۆکسفۆرد ئەوانش داواکاری باشیان لەسەر بوو بەهۆیەوەی کە سەرجەم زانستەکان لە خۆگرێت و بابەتەکانی زیاتر پسپۆڕین و شێگەی بای خۆمەتیخانەی خوێنەر و کەسانێک کە بە زانستەکان ناگەن. باش ئەگویا بۆ من دۆ شتێک نەکرد باش من حەزەکەم بنمونە تۆ خۆ ئەگەر لەناو ئەم کتێبانەیە کتێبێک بۆ من پێشنیار بکەی بڵێ کتێبە بخوێنەرەوە چیم بۆ پێشنیارەکەی؟ لە ڕاستیەوە پرسیارێکی قورسە بەڵام ئەگەر لە ڕوانگەی منەوە پێم باشە کۆبەرهەمەگەی ژووی فەلسەفەی ڕاستیش هەموو کەسێکی بخوێنێتەوە بۆی کە توانم بڵێم ڕوانگەیەکی زۆر ڕوون و تایبەت لەسەر مەسەلەی فەلسەفەیە. ئەگەر لە بواری ئەدەبیاتی ژابێ کۆبەرهەمەگەی مامۆستای گەورە ئیبراهیم نووسی ئەویش بایەخێکی هەم ئەدەبی هەیە هەم مێژووی هەم لە بواری زمانەوەیش بابەتێکی دەوڵەمەندە. کاگوریا حتمان ئێوە داشکانیشتان کردووە یەکمان یەکی لە دەستگاکانن کە لەسەرتا دامەزانمان تا ئێستا هەوڵمان داوە ببینە دۆستی خوێنەران لەو بارەش باتوانم بڵێم پێشەنگیمان کردووە زۆربەی بەرهەمەکانمان بە غێرەوەی کە هیچ قازانجێکی ناکەن بە زیان ئەدەین بەدەستی خوێنەرەوە لە 120 تا 150 لەش پێشەنگای داشتکانمان بۆ بەرهەمەکانمان کرد بوو کە ئەتوانم بڵێم ئەوەش یەکێک لەو هۆکارانە بوو کە خوێنەران وەکو ڕابردووە بەردەوام لێرە توانیان بەرهەمەکانیان دەست تۆ پێشنیاری کۆبەرهەمەکانت بۆ من کرد جاگەر حەزەکەم پێم بڵێ بۆ نمونە ئەم کۆبەرهەمانە گەر من پێشتر بم کڕیا نرخەچەیەک بوو ئێستا گەر هاوڵاتیەک بێبی کڕ لە پێشانگای نێودەوڵەتی کتێب نرخەکەی چەندێکە تێچووی هەر کام لەم کۆبەرهەمانە گەر وەکو تێچووەکەی سەیری بکەین سەرەوەی 150,000 دینار بەڵام ئەم کۆبەرهەمە ئێمە نرخی سەر بەرگەگەمان کە نۆبەرگ بوو بنەوە 1000 دانابوو بە نزیک 70,000 پێشکەشی خوێنەرانمان کردووە کە توانم بڵێم نیوەی تێچووی کتێبەکەی بەڵام گرنگ بوو لامان کە ئەمە لە ماڵ و لە ڕەفیق
کتێبخانەی هەموو ماڵێگا هەبێت کە بەڕاستیەکی لە ئەو زنجیرە بە سوود و دەوڵەمەندانەیە بواری فەلسەفەیە کە توانم بڵێم کورد وەکو یەکی لەو گەلانەی ناوچەکە توانم دومین گەلیە بناوچەکە خاوەنم مێژووی فەلسەفەیە و مێژووی فەلسەفەیش بەڕاستی توانم بڵێم ترگەی کراوە بێ بۆ سەرجەم زانستیانی چیش لاانەوە ئاری یەکێک لەو بابەتە جوانانی کە من هەمیشە لە پێشانگای نەدوڵەتی کتێبەکان بینمەوەیە کە بنمونە ناوەندێکی وەکو جەمال عرفانی یعنی بەرهەمێکی ئاوهای هەیە ئەم بەشێکی دیکە لە ناوەندەکانی شەر هەمان شتیان هەیە یعنی کە بابەتێکی ئاوا با بڕێین بە نرخ لە ڕووی نرخەوە نا ینی بە نرخ لە ڕووی ناوەڕۆکەوە هەیە ینی جوان لە قازانج نییە بەڵکو بەشێکی زۆریان لە خوارو ئەو نرخی کە تێشی خوێ تێفرشن یعنی بۆ بەشێکی زۆر لە ناوەندەکان بەم شێوەیە بەسی بەرەکی لە ناوەندەکان یعنی من دەزانین جیاواز لە ئەوەی کە با بڵێ بۆ قازانجێکی مادی لێرە شوێنی خۆیانتانەوە جیاوازەوە بەشێکی زۆریان مەبەستی گەوریان یعنی من کە گفتوگویان لەگەڵاکەم لە زۆربەی چاپێککەوتنەکانە بەڕوونی ئەم شتە بۆ من دەردەکەوێت کە بەشێکی زۆریان جیاواز لەو لایەنی کە هاتوون بەوەی کە شتێک قازانج دەیانەوێت کە زۆرترین خوێنە ڕابکێشن بۆ بابەتەکانیان بەتی بابەتە فەلسەفیەکان بابەتە ئاینیەکان ئەمانە لێمە ئەمیر دەستە خۆش لە دەستگای ڕۆژنبیری جەمال عرفانەوە باسی داشکاردنەکانت کرد و لانە تەزای جەمال عرفانە وت مەگەر باتەوە داشکانی زیاتری هەبووە گەر بیویستە بێتە کتێبخانەوە بەس من پرسیارێک حەزم کرد بیکەم زۆرترین خوێنەری نێو کتێبەکان چ جۆرە کتێبەکەن یعنی ڕۆمانە کتێبی مێژوویە جوگرافیە ئاینیە زۆرترین خوێنەر ساڵانە لە نێو پیشانگەکانە ئاخرێتە ڕوو هیچ زانیارێک لەسەر بزانی زۆرترین خوێنەر بۆ چ جۆرە کتێبێک بووە ئەگەر پەلەش نەکەی من هەندێک زانیاری بەرگرتووە بەڵامی ترم ڕۆکۆتا ڕۆژە لە کۆتایی پیشانگاکەیە کۆنگرێکی ڕۆژنامەوانی پێسەرجەمی ئامارەکانە خرێتە ڕووکە کام کتێبە پڕفرۆشتین بۆ چەند کتێب فرۆشراوە چەند ناونیشان فرۆشراوە بەڵام سەرجەمی بابەتەکان خواسی تایبەتیان لەسەرە یعنی بۆ نمونە لەوانەیە بابەتە ئاینەکان زۆرترین فرۆشیان هەبێت بەڵامەوە بمانایە نیە کە بوونە بابەتە مێژوویەکان فرۆشی کەمیشین هەبێت سەرجەمی بابەتەکان بەپێی خواستی هاوڵاتیان یعنی بەپێی خواستی خوێنەران فرۆشی خۆیان هەبووە بۆ نمونە ئێستا کاگوریا باسی لێوە کرد یعنی کە بابەتێکی فەلسەفیە لەوانەیە کەسانێکی کەسانێکی تایبەت بێنە بابەتانە بخوێنەوە ئەم بابەتانیان پێ خواکومان دەڵێن هەزمەکرێت بەڵام ئەوەیە کە بە خۆی باسی لەوەکە شەبڕچیەکە لەسەرەوەی کامبەر هەمەیان پرفرۆشترین بێ یعنی بابەتەکە بۆ هەر ناوەندە و جیاوازی خۆی هەیە بە پێ زارارەی کە من دەستم کەوتووە بابەتە ئاینەکانیش ئەم ساڵ لە ساڵانی ژیانی هەر خواستی زۆری لەسەر بۆ ئەمە جیاواز لەوەی کە وەک ئاماژەم پێکرد بابەتە فەلسەفی و مێژووی و ڕۆشنبیری و ئەوانەش هەر خواست چاکیان لەسەر بڵێ لانە جملەتە ئەمیر لە دیمەنەکانە ئەبینن خوێندکاران و قوتابی مساعدەتەکانی سەردانی ئەم پێشەنگایان کردووە باسێکی بۆ بکە تا چەند ئەم ساڵ ئەم پێشەنگایەکە کراوەتەوە خوێندکاران و بەڕێوەبەر مامۆستاعزیزەکان سەردانیان کردووە ئەوەی تۆ ڕۆژانەکە سەردانی پێشەنگاکەت کردووە بە ڕوونیاییەوە دەستخۆشی بۆ هەموو ئەو مامۆستا و بەڕێوەبەرانی کە هەوڵی ئەوانە خوێندکارەکانن برن بۆ نێو ئەم پێشەنگای و ئاشنایان کەم بۆ پێشەنگا و کتێبانی کە لەوێ هەیە ئێجا من زانیاری و نەیەمێ شمە لای بەشێک لەو خوێندکارانە خۆیان بزانم ئەمڕۆ هاتوون بۆ ئێرە زانم سڵاو لێ لەشەوە هاتوون خوێندنگایەکە لە مەکتەبی ڕۆستەوازی باشە سەری ناو کتێبخانەکە و کرد چی و مەدڵ بوو حەزت لە چییە زیاتر تۆ وەڵی تا کتێبە مێژوویەکان خۆشتر زیاتر هەر ئەوانش زیاتر کڕیاریان هەبوو چۆنە باشم باشی ئارەوەڵا باشە کتێبێکی دیاریکراوە لە مێشکی خۆتاداناوە وڵی بۆ عوسمانیەکان هاتم بۆ عوسمانەکان بۆ حەزەکەی مێژووی ئەمزانی هەر وەکو چۆن بۆم لە سێفیلمێکەکەی ئەڵێ بزانام کۆتاییەکەی بە چیەکە ئەو ژەروایە زای کۆتاییەکەیان چۆنە بە چیەکەات ینی لەبەرەوە حەزەکەی مێژووی عوسمانەکە خوێندنی بەڵێ زۆر باشە دەستە خۆش زۆر سپاس ئادی وەرزانم قسە ناکەنەوە وەرە تۆزە قسەم بۆ بکە بزانم کتێبێکە کڕیوە بزانم کتێبەکە چییە نەوە کڕیوە ئەی بەتەمای بیکڕی وەڵای بم بۆ ڕقەمە حەزی لێ حەزی لێ بووە ئارەوەڵا کتێبەکە باسی سەڵاحەدینی بێ وایە بەڵێ حەلەگەڵ خوێنەوە بین هەیە تۆ وەڵای کەم بەڵێ ئینشەڵا زۆری بکەم ئادەمە زۆر سپاس دەستە خۆش بێ یعنی ئێستا ئەگەر ببینیت بەشێک زۆری ئەو کەسانی کە لێرن کراسێکی سپی و پانتۆڵێکی ڕەشیان لەبەرەیە کە مەژمانای ئەوەیە کە بەشێکی زۆریان خوێندکاری خوێندنگاکان و خوێندکاری
با بڵێن خوێندنگا و قوتابخانەکانن کە هاتوون بۆ ئێرە بە بەردەوامیش لە 11 ڕۆژدا بە بەردەوامی لانە خوێندنگاکان و بەشێکی زۆری خوێندنگاکان پاسی تایبەتیان بۆ دابین کراوە هاتوونەتە نێو پێشانگاکەوە و ینی منەوەی کەی بینم جێگەی خۆشحاڵی ئەوەیە کە بەشی زۆری خوێندکاران عەلاقەیەکیان پێیە کە چەند کتێبێکی تایە ئەگەر ڕێژەکەشی کەم بێ بەڵام هەر جێگەی خۆشحاڵیە کە ئەوا بینین کە بەدەستی پڕەوە ڕۆژ بەدەستی بەتاڵۆ لە پێشانگاکە ناسنە دەرۆمیان کتێبێک ئەگەر کتێبێکیش بێ کڕ لە نێو پێشانگاکەیە ئەمیر گیان جەرگە گیان ئەوە ناوی کتێبێکیشە قێناگە جەرگە گیانەکە بۆ تۆش و ناوی کتێبێکی ئێمە هەن لە چوارچێوەی بەرنامەکەمان کەمی کتێر باسیەکەی باشە دەستە خۆش بە سپاس کتێبێکی زۆر مندانە لەو کتێبە هەریەگەر لەو بە سەرچاو بە نووسەرەکاڵین هەڵە دەین ناوەکە زۆر سەر تۆش بەدەستی بەتاڵ مێرەوە هەندێک کتێبی دیار بە تایبەتی لە بواری میدیا و لەم بابەتانە بکڕا دەست بکە بە گیرفانتار کوی مەکەڕە خۆشویستان لەگەڵتان بەردەوام بین بۆ کتێب ڕەزیل نیم